سەرماکەی سبەینێ بە شێوازێکە یێنێ بە پێی کەشناسی ئەوە تا پارێزگای سلێمانی بۆ ماوەی 2 ڕۆژ سبەی و 2 سبەی لەسەر جەمناوەندەکانی خوێندن کردووە بە پشووی فەرمی لە لایەکی تریشەوە مزگەوتێک ئاگری گرت و بە تەواوی کەلوپەلەکانی ناوی سوتامانە و چەناڵێکی دیکەم بۆ هێناون سڵاوتان لێبێت. زستانی ئەم ساڵ گاڵتە نازانێ و سەرمایەکی بەهێز هێناوەتە شارەکانی کوردستان بۆیە دام و دەستگاکان کەوتونەتە خۆیان و ڕۆژانی سێشەمە و چوارشەممەی ئەم هەفتەیە لە سلێمانی هەڵەبجە و چەمچەماڵ کراوە بە پشوو. قوتابیان دەوامیان نییە لەبارەی ڕاگەیاندنی پشۆکە پارێزگاری سلێمانی لە ڕاگەیەنراوێکدا دەڵێ بەهۆی دابەزینی زۆری پلەکانی گەرمان لە سنووری پارێزگای سلێمانی و لە پێناوی و پاراستنی سەلامەتی و تەندروستی گشتی بڕیارەکەیان داوە. سبەینێ سێشەممە شەپۆلی نوێی سەرمای بەهێز زۆربەی ناوچەکانی ڕێبی کوردستان دەگرێتەوە. پشتیوان پێنجێنی شارەزایەکی کەشناسی بە 1964 وت چەق و هەست پێکراوی شەپۆلی سەرماکە سبەینێ ڕۆژی سێشەممە و ڕۆژی چوارشەممە دەبێت. مزگەوتی گوندی چۆخماخ لە ناحەی گاپیلۆن بە تەواوی سووتا بەسەر جەم کەلوپەلەکانیەوە و سەرپەرشتاری مزگەوتەکە دەڵێت تەنیا قورانەکانمان بۆ دەرچووە بە سەلامەتی. مزگەوتەکە تاقانەی 4 گوندە و هەریەک لە گوندەکانی سەنگەر، مێوڵاکە، گۆمەسارد و چۆخماخ تەنیا ئەو مزگەوتە شک دەبن بۆ نوێژ خوێندن و ژمارەشان زیاتر لە 100 ماڵە. ڕووداوەکە بەرەبەیانی دوێنێ ڕوویداوە. زێر محەممەد سەرپەرشتاری مزگەوتی چۆخماخ بە 1964 وت لە ئادرەنگانی شەو نزیک بەرەبەیان ئاگر لە مزگەوتەکەمان کەوتەوە بەداخەوە سەر جەم کەلوپەلەکانی مزگەوتەکەمان سوتاوە و هیچی بە کەڵکی بەکارێنانەوە نایەت تەنیا قورئانەکانمان کۆ کردوێتەوە و لە ڕووداوەکە سەلامەت دەرچوون. بە قسەی سەرپەرشتیارەکە ئاگرەکە بەهۆی شۆرتی کارەباوە بووە و لە شوێن و ڕەفەی قورئانەکانەوە لە سویچ پلاکێکەوە سەری هەڵداوە و تەشەنەی کردووە. دواتر کە دانیشتوانی گوندەکە زانیوانە چوون بۆ کوژانەوەی بەڵام بەهۆی زۆری ئاگرەکە و نەبوونی ئاگر کوژێنەوە مزگەوتەکە بە تەواوی سوتاوە. شەپۆلێکی بەفربارینی سەخت حاجی ئۆمەرانی گرتوۆتەوە و ئاستی بەفر گەیشتۆتە نزیکەی 2 مەتر بەهۆیەوە ئۆتۆمبیلانی لە گەراجەکان وەستێنراون بە تەواوی داپۆشراون و دیار نەماون. ئاکام غەفور پامنێری 1964 چۆتە حاجی ئۆمەران و لە ناو کڕێوە بەفردا دەڵێت بەفر هەموو شتێکی لە ناوچەکە سپی پۆش کردووە و دیمەنەکە بە جۆرێکە تەنانەت ئۆتۆمبیلەکانیش لەژێر بەفردا دیار نەماون. بەشێکی زۆر لەو ئۆتۆمبیلانەی لە گەراجەکانی حاجی ئۆمەران بەفردای پۆشیون هی ئەو گەشتیارانن کە بە ئۆتۆمبیلی خۆیان تاسن و ڕۆیشتون و لەوێەوە سەردانی ئێرانیان کردووە. بەڵام تا ئێستا نەگەڕاونەتەوە. وا دیارە ئەم ساڵ حاجی ئۆمەران بۆتە نیشتیمانی بەفر و مەترونیوێکی هەفتەی پێشووی لێما و ئەمڕۆژ باچڕی دەستی پێکردوێتەوە. تیمەکانی ڕێگەوبانیش هەرچی دەکەن دەیانەوێ ڕێگەی هاتوچۆ ئاسایی بێت و باڕەڵگرەکان و گەشتیارەکان سەلامەت بێن و بچن. دوایەوەی بەهۆی لافاوەکەی مانگی 12 ساڵی ڕابردوو بەشێک لە دیواری قوتابخانەی قەندیلی بنەڕەتی لە تەکیە ڕووخا و ئاوچۆ قوتابخانەکەەوە تا ئێستا نۆژەنەکردنەوەی قوتابخانەکە تەواو نەبووە و یاردەدەری بەڕێوەبەری قوتابخانەکە دەڵێت بۆ تاقیکردنەوەکان ڕوویان کردوتە قوتابخانەی چوارچرا. قوتابخانەکە قۆناغی 1 تا 6 تایدا دەخوێنن خاوەنی 480 قوتابیە. یوسف عەبدوڵڵا یاریدەری بەڕێوەبەری قوتابخانەی قەندیلی بنەڕەتی بە 1964 وت نۆژەنکردنەوەی قوتابخانەکەمان لە قۆناغەکانی کۆتاییدایە و زۆربەی کارەکانی تەواو کراوە بەڵام تا ئێستا ڕادەستمان نەکراوەتەوە و بۆ تاقیکردنەوەکان سوودمان لە ئامادەیی چوارچرا وەرگرتووە. وەک باسیشی دەکات شوێنی تاقیکردنەوە بۆ پۆلەکانی 1 و 2 3 بنەڕەتی نەبووە و بێبەش دەبن لە تاقیکردنەوە کە ژمارەیان 230 قوتابیە. تەنیا توانیوانە پۆلەکانی 4 و 5 و 6 تاقیکردنەوە ئەنجام بدەن. سەرنجتا ڕاتێکەشم بۆ هەواڵێکی دیکە چەند خۆش ئەگەر بەرپرسیارەتیەکت هەبێ بە تایبەت لە کەرتی حکومیە بۆ ناوچەیەک بتانی بە دڵسۆزی ئەرکەکانی خۆت جێبەجێ بکەی و خەڵکیش هاوکارت بێ و لە پشتت بێ و داوای مانەوەت بکەوە تا ئەمڕۆ خەڵکی زەڕایەن بەشێکی زۆریان لە هاوڵاتیان و چالاکوانان مامۆستای ئاینی تا بووە گرد بوونەوە لە دژی ئەوەی کە پارێزگای سلێمانی بڕیاری داوەکە وەکو ڕێکارێکی ئیداری بەڕێوەبەری ناحەی زەڕایەن گۆڕانکاری بەسەردا بکە کەسێکی تر لە ناحەیەکە دانرێ ئەوان گرد بوونەوە. عەلیەنوەر چالاکیەکە و مامۆستایە لە زەڕایەن بە 1964 وت ئەم پیاوە بەڕێوەبەری ناحەیە خزمەتی زۆری بە ناحەیەکە کردووە بۆیە ئێمە دژی ئەوەین لە ئێستا گۆڕانکاری بکرێەوە ئەگەر هات و کردیشیان دەبێ خەڵکێک لە خەڵکی ناحەیەکە بکرێتەوە بە مدیر ناحەیە بۆیە دژی ئەوەین. مامۆستایەکی ئاینیش هەر بە ئەماشەوە پێشنێژی مزگەوتی مەلا عەبدولکەریمی مودەڕیسە لەوێ ئەو دەڵێت ئێمە گرتبوونەوەمان کردووە لەبەر چاکی ئەو پیاوە ئەزانین خزمەتی
خەڵکێکە خزمەتی ناحەیەکەکە بۆیە ناکرا لە ئێسابی گۆڕن. جێگری پارێزگاری سلێمانیش قسەی بۆ 1964 کرد دەڵێ من ڕێکارێکی ئیداریە ئێستا و بەڕێوبەری ناحیە ئەگوازرێتەوە بۆ دیوانی پارێزگا و کەسێکی تریش لە شوێنەکەی ئەو دەست بە کارەکان و خزمەتکردن دەکاتەوە. ماوەڵەکان ئەمڕۆ بوو کاتێکی شاد بۆ هەموو لایەک.